ئەپڵ ئایفۆنە نوێیەکانی بڵاو کردەوە. ئەمە ئایفۆن 10S ببورن، ئەمە ئایفۆن 10 ئەمە ئایفۆن 10S. لە ناوەڕاستی مانجی سپتێمبەری هەموو ساڵێک ئەپڵ ئایفۆنە نوێیەکانی خۆی بڵاو دەکاتەوە. سەرەتا یەک ئایفۆن بووە 2، ئێستاش 3 دانەیە: ئایفۆن 10S، ئایفۆن 10S Max، ئایفۆن 10R. بگومان ناوەکان زۆر ناخۆش و خراپن، کەس نازانێ ئێستەکەم مانای چیە. تەنیاوە نەبێت کە پێشتر ئایفۆن 4 هەبوو کە ئایفۆن 4S هات، ئێستاکە مەبەستی دزەتکردنی سیدی بوو. ئێستا بەگشتی واتە هەمان دیزاینە، بەڵام پارچەکانی ژوورەوە ئەپگرید کراوە، واتە نوێ کراوەتەوە و باشترن. ئایفۆن 10R تا ئێستا پڵڕای نەگەیاندوە ئارەکە کورتکراوەی چییە، بەڵام پێشبینی دەکەین ڕێگولەر بێ، واتە نۆرماڵ ئایفۆنێکی یاسایی بە کوردیەکەی هەر دەکاتە ئایفۆنە هەرزانەکە. ئایفۆن 10S و 10S Max یەکێکن لە گرانترین بەرهەمە تەکنۆلۆژیەکانی جیهان. 10S خاوەنی شاشەیەکی 5.8 ئینچی ئۆلێدە، 10S Max خاوەنی شاشەیەکی گەورەی 6.5 ئینچی ئۆلێدە. هەردووچیان هەمان تایبەتمەندیان هەیە، تەنیا پاتری و قەبارەی شاشەیان جیاوازە. یەکسەر دەیڵێن شاشەیەکی نایابیان هەیە، سپیکەرەکانیان دەنگبەرز و ڕوونن، پاتریکی چاچیان هەیە، بەڵام کامێراکەی جیاوازێکی زۆر گەورەی لەگەڵ ئایفۆن 10 نییە و نرخشی زۆر گرانە. هەردوو ئایفۆنەکە لە ژوورەوە خاوەنی پرۆسەسەری A12 بایۆنیکە. ئەم پرۆسەسەرە بێمانە خێرایە، تەنانەت زۆرە لە یوتیوبەران دەڵێن جیاوازی نییە لەگەڵ لاپتۆپێکی کۆڕای 7. هەردوو ئایفۆن خاوەنی هەمان شاشن بە ڕێزەلوشنی 458 پیکسلی ئۆلێد لارینچێک، بەڵام ماکسەکە واتە 10S Max خاوەنی پادرێکی گەورەترە. قەبارەی ماکسەکە بەقەت ئایفۆن 8 پلسێکە، بەڵام شاشەکەی ڕووکاری داپۆشیوە، لەسەرەوە تا خوارەوە شاشەیە، هەمان ناچیشی هەر هەیە. گەر ڤیددیۆ پڵی بکە یا یاری بکەی ڕێز لەو شاشەیە گەورەیە کوالەتی بەرزە دەگری، ڕەنگەکان پڕڕەنگن، تۆخن، لە هەمان کاتیش سروشتین، بۆ چاو زیانیان کەمترە لە چاو شاشەی LCD و LED. شاشەکانی 10S و 10S Max خاوەنی سیستەمی HDR-ان. فەیس ئایدەکەی هەندێک خێراتر کراوە، بەڵام هێشتا ناتوانانی بە ئاسۆیی فەیس ئایدی کار پێ بکەین. کامێرەکان گۆڕانکاری پێویستیان بەسەر کراوە. هەردوو لێنزەکەی دواوە 12 مێگاپیکسڵن، واید لێنزەکە ئاپێچەری f1.8، هەندێک لێنزەکە گەورەتر کراوە. ئەمە ژوا دەکات ڕووناکی زیاتر بچێتە ناو کامێرەکە، وێنێ ڕووناکتر بگری لە شوێنی تاریک یا بەشەو. ئێستا لە کاتی وێنەگرتن سمارت HDR هەیە، ئەمە لە هەر چرکەیەکی وێنەگرتن چەند گرتەیەک زیاتر دەگرێت تاوەکو سێبەر و تاریکی وێنەکان ڕوونتر و تۆختر بەدیارکەوێن. سێلفیەکەی هەر 7 مێگاپیکسڵێکە، بەڵام پۆترێت مۆدەکەی باشتر کراوە، لە دواوەش پۆترێت مۆد بۆکای بۆ زیاد کراوە. دوای گرتنی وێنەکەش دەتوانانی دەستکاری باگراوەندە بڵارەکە بکەیت. هەرچەندە چەند ساڵێکە سامسونگم تایبەتمەندی هەیە، بەڵام بە قسەی زۆرە لە تێکناسان ئەپڵ چاکترم کارای کردووە. نرخی ئایفۆنەکان لە $999 دەست پێ دەکات تاوەکو $1445. هەردوو ئایفۆن بە قەبارەکانی 64 256 و 512 گیگابایت بەردەستن. گەر ئایفۆن 10 بەکاردێنی پێویستێکی گەورە نییە ئەپدەیتی کەیەوە، چونکە ئەم ئەپدەیتی ئێستا گۆڕانکاری گەورە نەکراوە، بەڵام گەر لە ئایفۆن 6 تا 8 ئایفۆن 10S شتێکی تەواو نوێیە، ئەزمونێکی تەواو نوێیە، سیستەمەکی تەواو نوێ.